ئەنجومەنی نوێنەرانی عێراق سەرقاڵی پرۆژە یاسای بودجێ دەیەوێت بە زوویی کەموکوڕەکانی تێبینی خۆی لەسەر بنووسێ و تێپەڕێنرێ، چونکە عێراق بەڕاستی ساڵانێکە چاوەڕێی بودجەیە، خەڵک چاوەڕێی خزمەتگوزاریە، خەڵک چاوەڕێی جموجۆڵی زیاترە لە پرۆژەکانە. هەرێمی کوردستان چاوەڕێیەوەیە بەشی خۆی وەرگێ، ڕێکەوتنەکان جموجۆڵک بخاتە بازار و ژیان و گوزەرانی خەڵکەوە. هەر لەگەڵ ڕێکەوتنەکەی تۆزە لیستی موچە پێشکەوت، ینی شەش حەوڕۆژێکی فەرقامە هەر بۆ خۆی کاریگەریەکی هەم دەرونی بەڕاستی دروست کردوە لای خەڵک، خەڵک دڵخۆشن پێی وام لەسەر بازاری جموجۆڵێکی کەم دروستەکە هەر لەم سەرەتایەوە. گفتوگۆکەی لەسەرەوەی ئەم بودجێ دەتوانێت چی بۆ عێراق بکات، خەونی زۆری لەسەر هەڵسوندراوە دەتوانێت و خەونانە بەدیبێنێ. گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک عەبدولقادر محەممەد، ئەندامی خولی سێمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ناسراو بە مەلاقادر لە نێو خەڵکدا. کاک مەلاقادر بە هەروە بناسیێنین، زۆر بە خێراتی بەیانیت باش؟ بەیانی جەناب بینەران ویسەران باش. زۆر سپاس. ئەم پرۆژە یاسایە بۆ 3 ساڵە جیاواز لە پرۆژە یاساکانی تر لە ڕابردوودا هەندێک کەس بە ناخانوونیش ناویە بەنەڵە ناکرێت پرۆژە یاسا بۆ 3 ساڵ بێ، بەڵام منێک دەڵێن ئاساییە. بەگشتی ئەوەی کە لە ناوەڕۆکەکەیدا هەیە گەورەترین پرۆژەیە با بڵێن لە ڕووی بڕەوە لە ڕووی ژمارەوە نزیکەی 198 تریلیۆن دینارە، دەتوانێت چی بۆ عێراق بکە؟ بەنسبەت بودجێ ئەم ساڵەوە جیاوازیەکی هەیە لەگەڵ ساڵانی ڕابردووە لەبەرەوەی تاوەکو ئێستاکانم بودجێوە گەورەدانەنراوە 199 تریلیۆن دینارە، بڕێکی زۆرە لەگەڵ ئەوەی ئەزێکی گەورەشی لەگەڵایە 64 تریلیۆن ئەجی لەگەڵایە کەمە خۆی لە خۆیە زۆر قرسە. من پێم وایە ئەم بودجە زەبەلاحە و ئەم ئەجزایە ئەم کورتێنانە گەورەش ئەمە خۆی لە خۆیە ناڕێکی و نائیدارەدانی باری دارایی و ئیدارەی مالی حکوومەتی ئیتیحادیە و نەتوانراوە لە ڕووی داراییەوە عێراق بە باشی ڕێک بخرێ. ئەیگینا داهاتەکانی عێراق بای ئەوە هەیە شعبەکەی زۆر بە باشی بژێنێ و بەبێ شەبی باتەڕێەوە بەبێ ئەم ئەجزە گەورانش. من پێم وایە بگورن پێم وایە دەتوانرا لە داهاتی عێراقی ئەسڵەن نهێڵن هەر ئەجزیشە بێ. داهاتی عێراقی ئەگەر بە باشی ڕێک بخرێ و بە باشی کۆ بکرێتەوە داهاتێکی زۆر باشی هەیە. عێراق خاوەنی ئابوووریەکی زۆر گەورەیە، بەڵام ئەمە واقعەکە نکۆڵی لێ ناکرێ و دەسەڵاتی عێراق خۆشی نکۆڵی لێ ناکە کە گەندەڵێکی زۆریش لە ناو دەسەڵاتدا هەیە و لە هەموو جمگەکانی عێراقا بە شێوەیە لە شێوەکان بە شێوەیەکی ڕێکخرا و گەندەڵی دەکرێت لە ناودام دەستگاکانی عێراقا کە ئەمە شادەماری ئابووری عێراقی لاواز کردووە بۆ گەلەکەی. بەڵام لەگەڵ ئەمەشە من پێم وایە ئەم بودجەیە بە پێی و قسانەی محەممەد شیع سوودانی کە ئەیکاو بە پێی ئەو هەڵوێستانێکی ئێستاکانە دەرێ بڕێ بە پێی لێکەوتەکانی تای ئێستاش کە دەرەکەوێ پێدەچی ئەم پیاوە بێوێ خزمەتی عێراق بکە، بێوێ بژانوەیەک بەسەر عێراقا بهێنێ لەو ڕووک و دەگشتی کە هەبووە لە عێراق بەرەو هەڵسانەوە بەرێ هەر بتوانێت ڕایگرێ باشە کە بتوانێت بەرەو هەڵسانەوەشی بەرێ باشێکی گەورەیە. کاک مەلاقادر ینی سەرگۆزیرانەکانی پێشوش هەمانم قسانیان دەکرد کە دەیانەوەی خزمەت بکەن، دەیانێ بە فعلی خزمەت بکەن و جیاواز بن لە ئەوانەی پێشووی خۆیان. پێ دوایە ئەوەی سوودانی جیاوازترە لەوەی ئەوان ئەوەی کە تا ئێستا دەبیندێ؟ ئەبێت چاوەڕوان بکەین، ناکرێ پێشوەختە بڕیار لەسەر بابەتە سیاسیەکان بدرێ، چونکو دەسەڵاتداری لە هەموو شوێنەکە لە هەموو دنیا کارێکی سیاسیە جگەلەوەی کارێکی ئیداری و ئابووری و هەموو بابەتەکانی ترە، بەڵام لە ڕووی سیاسیەکەەوە بەڕێوە دەبرێ. بۆیە ناکرێ ئەمە بڕیاری پێشوەختی لەسەر بدەین، بەڵام هیواخوازین
بۆ ئەوەی کە وابێ قسەکانی لە جێی خۆیان بێ و بتوانێت خزمەتی عێراق بکە. بەڵام ئەوەی من دەیبینم لە محەممەد شیع سوودانیە پیاوێکی نەرمە لە تەعاملە، دیبلۆماسیەتێکی باشی تایە. پێشتر دەسەڵاتدارەکانی عێراق سەرگۆزیرەکان عادل عەبدولموحدی لێ دەرچێ جۆرێک لە توندیان تیا هەبوو بەرامبەر بە هەرێمی کوردستان، لەگەڵ ئەوەی زروفەکەش وایە خواست و وابوو بە حکمی ئەوەی ئێمە ئیلتیزاممان ناکرد بە بودجەی عێراق و بە دارایی عێراق و شایستە داراییەکانی عێراقمان نادا. ئەمە وایە کرد کە بێت، بەڵام لەگەڵەوەش عادل عەبدولموحدی دەربوونیانی زۆری نواند. بەڵام ئەمەی ئێستاکانە کە دەگوزارێ تێپەڕاندنی ئەو محکەمەی پاریسە کە ئەوە پێشترش دەگرات تێپەڕێنرێ، بەڵام ئەوانەی تر لەگەڵ ئەوەی جۆرە لە جۆرەکانی توندیان تیا هەبوو، بەڵام دەستیان بۆ ئەمە نەبرد. بەڵام محەممەد شیع سوودانی بەم هەموو نەرمیەوە دەستی بۆ ئەمە برد و ئەمە یەکلا کردەوە. ئەمە لە لای من خۆی لە خۆیان جێی هەڵوەستەیە. ئەوەیشی کە من لەو پیاوە ئەی خوێنمەوە بە نەرمی دەست دێنێ، بەڵام بە قورسی دای دەکرێت کە تەمەشای بودجەکەش دەکەی ساڵانی ڕابرد و ساڵانی پێشوو لە بودجەکە داوای حدێکی مەحدود لەنەوت دەکرێت. ئەم ساڵ داوای هەموو نەوتیارینی کوردستان دەکرێت. پێشتر داوای داهاتە سنووریەکان هەوڵی ڕێخستن و چیوچی ئەمە ئەدرە، ئێستا داوای هەمووی دەکات و بە جۆرێ لە جۆرەکان لە ڕووی یاساییشەوە دەستی هەرێمی کوردستانی بەستایەوە کە هەرێمی کوردستان دەستی نەگاتە دەر و دراوسەکانیشی، دەستی نەگاتە دەرەوەش، چونکو ئەم قانونە وە قانونەکانی محکەمەی بڕیارەکانی محکەمەی ئیتیحادیش ئەمانە هەمووی بوون بە تەواوکەری یەکتری و باشەکەێژێکی ڕێگەیە ئەماکە یان ئەوەی کە نا هێزێکی گەورەتر لە پشتێوە ڕەنگە ئەم دۆخی ئێستا بە ماقارەدا بەرێ. ینی بۆ نمونە ئەوەی دادگای ناو ژیوانی پاریس کە 2014ەوە هەیە، بەڵام لەپڕ لە ماوەی هەفتەیەک دوو هەفتەیە هەموو شتێک یەکلا بێتەوە و هەرێم وەکو تۆ تێ ناچارەکرێ بەو ڕێکەوتنەوە. یعنی پێدوانی هێزێکی گەورەتر لە پشتۆمانەی دارادا بە دڵنیاییەوە ئەم ڕێوزەرانەی کە دیێن هەڵبژاردەی لایەنە سیاسیەکانن، لایەنە سیاسیەکان دیاری دەکەن و پشتیوانی دەکەن و دەهێن لەسەر دەسەڵات. لە عێراق تاوەکو ئێستاکانە لەسەر کەفاەتی شخصی بۆ هیچ پۆستێک نەک بۆ پۆستی ڕێوزەرایی بەپێی لێهاتووی کەسایەتەکان و خزمەت گوزاری و دڵسۆزی مرۆڤەکان بۆ وڵاتەکە بۆ ئەمە بەم پێوەرانە نییە، بە پێوەری دەسەڵاتە سیاسیەکانە، بە پێوەری دەسەڵاتە حیزبەکانە و فعلەن ئەوە هێزێکی گەورەیشی لە پشتەوەیە، پشتیوانێکی گەورەیشی لە پشتەوە و ئاراستە سیاسیەکانیش هەر لە لای ئەوانەوە دەکرێت. بەڵام ئەم لە پیادەکردنە بە نەرمونیانی پیادەیەەکە لە لای خۆمان باوە برادری ئێرانیەکان نەرمن لە تەعاملە، بەڵام لە هەڵوێستی ڕاستەقینەیە توندن. ئەم برادرش تقریبا من وایە خوێنمەوە بۆ ئاقارەیە ڕفتار بکە و من پێم وایە نەکە لایەنە سیاسەکانی خۆمان لەوانەیە شوێنی تریش کاریگەری لەسەر ئەم عادەلانە هەبێت و ژێر بەژێر یاخود بجۆرێ لە جۆرەکان دەستیان لە ناو ئەم بابەتانە هەبێ. بەڵام واقعەکە هاتووەتە پێشەوە و لەگەڵ هەموو لێکەوتەکانیشە تەمەنای ئەو ئەخوازین کە ئەنجامی باشی هەبێ. لە لایەکی ترەوە سیرێکی خەڵکی خۆمان، خەڵکی هەرێمی کوردستان بەشی زۆری ئەمەی پێ باشە. مەثلەن جەنابەت باسی ئەوت کرد کە ئەوەتە بودجە تۆزێک هاتە پێش. ئێمە ساڵانی ڕابردوو ئەم عادەلەیە لەبەردەستە هەبوو و ئەمانتوانی بە هێز و توانایەکی گەورەوە ئێمە بتوانین ئەو ڕێکەوتنانە بکەین، چی لە بەرژەوەندی کووردا بێ ئەوانە جێبەجێ بکەین ببورن. بەڵام لە کاتی پێویست و لە کاتی خۆیان دەستمان بۆ ئەمە نەبرد. ئێمە گەر بکرایە دەستمان بۆ بودجەی یاخود بۆ ئابووری سەربەخۆ نەبردایە لەوانەیە زۆر باشتر بووە. بۆنەوە یادەوەریەک بەبیرەوە بە ڕێزانەش دێنەوە کاتی خۆی کە خەریکی ئەو معادلێ بوون. ئەمە لە خولی
سێ پەرلەمانی عێراق لە لیژنەی دارایی لە کاتی ڕاگەاندنی ئابووری سەربەخۆیە تێپەڕاندنی بودجێی ساڵی 2015 چێشمی زۆر گەورەی لەسەر بوو. ئێمە جوودی زۆرمان نوان پەرلەمانتارەکان بەعام لیژنەی دارایی بە تایبەتی و حکومەت خۆی لە فاوەزاتێکی سڕوپڕابوو لەگەڵ معادلەکانە تا تێپەڕێنرە لە تێپەڕاندنی بودجەکەیە ئێمە چەند جارێک بۆ ئەنجومەنی وەزیران بانکراین و لەم معادلانە قسەکرا. لە کاتی باسکردنی ئابووری سەربەخۆیە ناوی کارکتەرەکان ناهێنم، باسی ئەوە کرا کە ئێمە تا 3 مانگی تر پێویستیمان بە حکومەتی عێراقی چیمان پێویست دەبێت چیمان دەست دەکەوێت با دەستمان کەوێت کەم قسەیە تۆزێ من قورس بوو پێم دوای ئەو 3 مانگە ئیشمان پێیان نامێنێ. من پێشنیارێکم کردوتم بۆ ئابووری سەربەخۆی بەو شێوەیە ناکرێت. ئێمە بە دەستور و پابندین تاوەکو ئێستاکانە لە واقعی کوردستانە لە هیچ شوێنێکە دەستورێکی وەکو ئەم دەستورە گونجاو بۆ کورد دەرناچووە کە ئەمە بەهێزترین دەستور و باشترین کار بۆ کورد کراوە لەم دەستورەیە. ئێمە حەقی وایە پابندی دەستور بین بتوانین فەقرە دەستوریەکان جێبەجێ بکەین و بکەینە کارێکی یاسایی بۆ ئەم ئابووری سەربەخۆیە. کۆمپانیایکی تایبەتی بە دەرهێنان و بە بازارکردن و هەموو بابەتەکانی نەوت بە توڵ تەفسیل باسکرا دابنێن لەژێر چاودێری دەستەی چاودێری دارایی حکومەتی فیدرالیە، بەڵام با لەژێر سەرپەرشتی خۆمان بێ. زروفەکەی زورفێکی ئەو تۆیە حکومەتی عێراقی مەمنونمان دەبێت ئێمە ئەمە بکەین. ئەمەمان کرد، ئێمە علاقاتی دەولیمان دەوێت، علاقاتی ڕسمیمان دەوێت، هەموو شتەکانمان دەستوری و یاسایی دەبێت، هیچ کەسێ ناتوانێت ڕێگەمان لێ بگرێ. سبەینێ ئەگەر توانیمان ئابووری سەربەخۆی ڕابگەین مەقەسێ لە دەستی چاودێری دارایی حکومەتی ئیتیحادی دێن و کۆتایی پێدێ. ئەگەر ناش ئێمە هەموو شتەکانمان وەکو خۆیتی وڵا ئەم فەقڕێش خەڵمۆنەوە ناخۆشە. تەنانەتەوەش ئەگەر ئێمە نامانوێت هیچ بەشێک لە نەوتەکەمان پارەکەی بچێتەوە بۆ حکومەتی ئیتیحادی ئەوەندە لەو ڕێگەیەوە بنێرن کە بای بودجی هەرێمی کوردستانە باقیەکەی لەو ڕێگەیەوە منێرن. ئەوش عیلاجی هەیە، بەڵام بە هەر حاڵ دیار و بەرژەوەندیەکانی ئەو کاتە وایە خواست پیان وە بوو کەمە زیاتر لە بەرژەوەندی هەرێمەیە، بەڵام لە پای ئەو بودجەیە ئەنجامی باشی نەبوو. لەگەڵ ئەوەی لە حملی ڕاگەاندنەکانە باسی ئەوە کرا خەڵک دڵخۆشە کرا کە خەڵک هاوبەشە بێ لە پارەی نەوت و لە چی و لە چی وا دەبێ، بەڵام کەچی بە پێچەوانەوە خەڵک برسی کرا ئابووری هەرێمی کوردستان داتەپی چە بڕا. بەپێی ئەزمموی خۆت پێ دوایان بودجەیە ئەوەی کە لە پرۆژه یاساکەدایە بەو شێوەیە تێپەڕێنرێ مەسەرەنەوە پشکێکە بۆ هەرێمی کوردستان و بەشێکە دانراوە وەکو خۆی تێپەڕێنرێ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق؟ خۆی دوو بابەت هەیە لێرەیە. یەکیان ئەوەیە ئایا حکومەتی فیدرالی نیازەکانی لە بەرامبەر هەرێمی کوردستان نیازێکی بێگەردە و ئێمە التزاماتمان چۆنە بێ لەگەڵ حکومەتی فیدرالیە. ئێمە تەجروبەی ڕابردوومان لە بەرامبەر حکومەتی هەرێم تەجروبەیەکی جوان نییە، جێی متمانەی ئەوان نییە، نەمانتوانی ئەو متمانەیە بەدەست بێنین. ئێمە لەو فترە زەمەنیەی کە ئێمە زێسەیتر ناچار کراوین لەوە نەماوە متمانیان پێمان بیان ئەمێ بابەتەکە، یعنی کە متمانە نەماوە ئەمێنێتە سەر لای بەرامبەر ئەو چۆن ڕەفتار لەگەڵ تۆکە. ئایا ئەو ڕاستە لەگەڵ دەستورە، ڕاستە لەگەڵ هەڵوێستەکانی لە بەرامبەر میلەتەکەمان، تاوەکو ئێستاکانە ناوچە کێشە لەسەرەکان ئەوان بە بەرنامە بە پلان و بە پیلانیش زەویە کشتتوکاڵیەکانمان لێ ئەسێننەوە، خەڵکەکانمان دەربەدەرەکەن، دەریانە پەڕێنن. ئەوە مانای ئەوە نییە نایزانن، پیانە وترێ، قسەیان لەگەڵە کرێ، پێشێلی دەستورە، پێشێلی هەموو شتێکە، نەک هەر لەم فەقەرەیە. لە فەقەرەکانی ترە ئایا ئەوان پێشێلی دەستور ناکەن؟ لە زۆربەی زۆری فەقەرەکانی کە لە بەرژەوەندی خۆیان نەبووە بینیمانە پێشێلی دەستوریان کردووە وە دەشیکەن. بۆیە من پێم وانییە ئەم معادلەیە لە لای ئەوانیشەوە نیەتێکی ساف هەبێ بەرامبەر بە ئێمە. ئەنجا ئایا ئەوەی ئەوان ڕەتفعلە یان ڕەتفعل نییە؟ من پێم وانییە
ڕەتفعل بێت چونکو لە سەر ڕێمی مامجەلالیشە کام شتانە هیچ نەبوو ئەوان بۆیان بگونجایە ئەم ڕفتارانیان دەکرد ئەم جۆرە ڕفتارانیان دەکرد لەگەڵەوەی جەنابی مامجەلال پێم وایە تاواکو ئێستاکانە باشترین قائید بووە لە هەموو ئاستەکانی عێراقا کە لە خزمەتی گەلی عێراق و شعبی عێراقا بوو بە فعلی ویستی بێتی خزمەتی عێراق بکات لەگەڵ ئەوە تەنانەت ئەوان هەڵوێستەکانیان بە پێویست نەبوو و زۆر جار ململانەیە لە بینی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و لایەنە سیاسیەکان و لایەنە کوردەکانە دروست دەبوو بۆیە من پێم وایە استراتیژە سیاسیەکە خۆی بە جۆرێکی ترە بەڵام ئێمە دەبێت تۆزە بە وردی و بە ژیری تەعامل لەگەڵ واقعەکان بکەین. ئێسان بودجەیەوەی خەونی لەسەر هەڵچنین ئەم ڕێکەوتنەیەوەی خەونی لەسەر هەڵچنین دەرچەیەکی ترمان نییە لە ئێستای هیچ دەرچەیەکی ترمان نییە کە بتوانین پێ تێپەڕین بەڵام ئەوەی زۆر گرنگە من لەلام ئێمە بتوانین ئەو شتانەی کە کردومانە ئەگەر هەڵە بێ یا هەڵە نەبێ وا بکەین میلەتەکەمان باجی زۆری لەسەر نەدا ئەو ئیلتیزاماتانی کە کەوتۆتە سەر حکومەتی هەرێم بتوانین لە ڕێگەی قەنەعەت پێهێنانەوە بەکارهێنانی دۆستەکانمان پشتیوانی دۆستەکانمان ئەگەر زەختیش بێ لەسەر حکومەتی عێراقی بکرێ ئەو باجانەی لە داهاتووە بۆ ئەو کۆمپانیایانە کاریمی کوردستان پێویستە بیدا نەخرێتە سەر ئەو بودجەی بەشە بودجەی کە بۆ هەرێمی کوردستان دێت بخرێتە سەر حکومەتی فیدرالی کە ئەمە دەستکەوتێکی گەورا بێ و شتێکی تر هەیە لە بودجێ هەموو ساڵێک نوێ دەکرێتەوە لە 2004 هەتاوەکو کۆتایی تەصفیەی حساباتی ساڵانەی حکومەتی فیدرالی لەگەڵ حکومەتی هەرێمی ئەبێ بکرێ یەکلا بکرێتەوە دوای تەدقیقکردنی حساباتی هەردوولا کە ئێمە لە هیچ قۆناغێکە ئەمانەمان نەکردووە ئەمەش من پێم وایە باجێکی زۆر دێنێتە سەرشانی هەرێمی کوردستان ئەلەمەش ئەگەر بتوان لە ڕۆ سیاسیەکانەوە بێ بەپی عێلاقاتەکان بێ بە هەر جۆرە بێ بتوان هەرێمی کوردستان لەژێر ئەمبارە دەربێنن کارێکی گەورە دەبێ ئەگینە من پێم وایە باری هەرێمی کوردستان هەر قورسە بێت شەڵەوە نابێت زۆر بەڕێز کاک عەبدولقادر محەممەد ناسراو بە مەلاقادر ئەندامی خولی سێمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سپاس بە ئامادەبوونت سپاس بە ڕوونکردنەوەکانت زۆر سپاس.